هاڕێنە کاتتان باش کەمان بەدانین بۆ برن هەندە شتم دەنووسی ڕێز خۆشەویستی چۆنن ڕێز خۆشەویستی هاوڕێیان ساندە قسە و باز ئەو دوو کەیسە گەرم و گوڕە دەکەین باقسێک پیشێنینەوە کەیسی فەرهاد پیرباڵ لەوە دەکا و دوو ڕۆژە دووبارە و کەیسی شەید ویدات دوو کەیسن ناپاچی بنە ماڵی شەید ویدات بەشێک لە شەید ویدات لە خێنی کوڕەکەیان ئەوڕان هەویسمان گەرما و گەرم ئەندە قسە و باز بکەین لە زیاتی شەو ئەمن ئێستا بوارم هەیە وەڵا بابە فەرهاد ماوە دنیای مەشغوڵ دەکاتن بەخێربێن ئەو پەیزەکەم ئەوقۆ بەدرایە مانگە تۆوەزعە هاوڕێیان بەخێربێن سەرچاوی ئێمە تێرچاوی ئێمە بەخێربێن هاوڕێیان سەندە قسە و باز دەکەین خەبەری گرنگ سەرنجڕاکێش ئەو دەنگەتان جێ لێ بوو هاوڕێیان فەرهاد پیرباڵ ئەڵێ ئێمە سەرچی ماڵی مەسعود بارزانیم خوا ئەماوە خەڵکی مەدەنی خەڵکی سادەوە نارێ ئەوەش فەرهاد پیرباڵە دەرێت هەڵدەستەوە لە ئەوەی ئێستا دەنگەتان و لێدەم هەر دەنگەتان و لێدەم بەجددی بەخێربێن هاوڕێیان با یەک دوو دەقەتان دە برادەر و شت دێن بەسەر چاو ئێستا دەست پێ دەکەین سەرچاوی ئێمە هاوڕێیان جێ لەو دەنگەی ڕابگرن بوورەوە ناو مۆبیلەیە هاوڕێیان بەهەرحاڵ ئەو کاتتان باش سەرچاوی ئێمە بەخێربێن هاوڕێیان ئەندە قسە و باز دەکەین بە پەلە لە جیاتی کورتە ڤیدیۆی بکەین هەردوو دۆسیە هەم دۆسیەی ماڵی شەید ویدات هەم دۆسیەی فەرهاد پیرباڵ بەوە دەکا قسەکەی داسە ڕەزازی برا مانە هەندە شت هەیە دەبی خەڵک بزانی بەداخەوە میدیای کوردیش زیاتر ئەوەندە خەریکی لای کۆمنتە بەس دەوێت قەرەباڵغەکەی لە خۆی دروستکەی تر مشکلە نییە فعلەن وایە فەرهادی هەندێک لێی گەڕێ کەس لە قائی لەگەنەکەەوە زان میدیای کوردی ئەوەیە هاوڕێیان با لە کەمدار لە کەیسی شەید ویدات دەست پێ بکەین دوێنێ دیارە ماوەیەک لە موبەر عەلی عەونی چۆ ماڵی شەید ویدات سەردانی بابی کرد و بابی کەسەکە زەهایمەری هەیە کەس ناناستەوە ماڵی شەید ویدات دوو دایکی هەیە 11 کوڕی هەیە بەس کوڕ شەید ویدات یەکێک لەو کوڕانە بوو دوو دایکی هەیە ئەوی لە زڕ دایکەکەیتی زۆربەیان پارتین ئەوانی تر کەمتر پارتین بەس دوێنێ یەکێک لەوانەیە قسەی کردیە برای ئەستی خۆیتی وا بزانم داچی ئەستیشی دەقیق نیم لەوەی چکو دوو دایکی وازەم دایکی ئەوەیتی بەداخەوە تێکدری بەربووینە ئەو زانیارانەی ئێمەیە ئەو بنەماڵە عەلی عەونی و پارتی تێکدری بەرداینە بەڵام ئەوەیە بۆ ئێمە گرنگە یەک دوو قسەیە لەسەر بکەین پارتی دەمەکە لە ڕێی بنەماڵەکانەوە دێ زەربە لە چالاکوان و خەڵکەکە دەداتن یانە من بۆ خۆم بڕوا بکە لە بیرم چوەگەنە ناوی ئەو کەسێکم دێنا
بە مانگ خەریکی بووم هاتە دەرێ هەزار قسەی بە من گەدوتی بۆ خەم لە من دەخۆی بۆ باسی منت کردی لە زیندان دەمەگەی هانیان دەدەن بە بنەماڵەکان دەترسێنن لەگەڵ چالاکوانەکان کۆنتاکت مەکەن ئەگەنا کوڕەکانتان بەرنادەین نازانم ئیتر نییە مزایەقەیان خەتەرە لەو ژیانی کوڕەکانتان بابەکان زۆر ناوێرن قسە بکەن براکان یان ئەوە تا هەوڵی ئەو فتنەیە دەدەن فێرە ئەو فتنەیە بوون دەست نەگەشت ئەوەکانیان ئەوانە ئەنگۆ ئیستیغلال دەکەن باش دەبێ ئێمە ئیستیغلالی چ شەی سەردەشکاوە و ئەوانە بکەین بەجددی یعنی لە هەموو ئەو نوقتانە ئیتر ئەو فتنەیە هێر کرد عەلی عەونی و ڕەگەز کەمالیش کوڕەشکە بوو دیسا ئەوی 6 ساڵ پۆستەشی مراهقانەی نووسی ئەمە دژی یادی شەید سەردەشت ویداد ناکەینەوە بنەماڵەکەی وایە لە کاتێکدام دەمێ بێم ئەو تەوەرەش باز بکەم ئیتر ئەو دوو ئاگرەکەیان خۆش کرد لۆ ئەو وەزعی دوێنێ بنەماڵەی شەید ویداد بەشیان پێرێ بڕوونکردنەوەیاندا کە سەردانی عەلی عەونی چ بوو چ نەبوو دژی بوون و ئیتر ئەو ڕۆ وەزبەشکە دوێنێ وەزبەشکە پارتی بردی یعنی دوو بنەم لە ناوە خۆیان بەداخەوە لە شکەی شەید ویدادی هەموو تێکتری بەربووینە وەکو گوتم ئەو دووە کەش دەورەشی زۆر خراپیان دیت لە فەوزا کە ئینسان ئەگەر ئەخلاقی هەبێتن یعنی شەید ویداد شەهید بووە ئێستا هەر یەک لە ئێمە تەمەڕودمان لە خێزانەکانمان کردیە بەجددیمە یعنی من لە ماڵی خۆمان تا حەدەشی زۆر تەمەڕودم کردیە خۆ ماڵی ما حەزی لێ نییە من وا دەکەم و هەمومان واینە هەموو ئەو چالاکوانانە بەشیەکیان هەر بنەماڵەکانیان قسەیان لەگە ناکە بەجددیمە ینی لەبەر ئەوەی حەزیان لێ نییەوە بن و لیان دەترسێن و ڕەنگی ئەو قەناعەتیان نەبی حەق خۆیانە بنەماڵەکانیشمان قەزدم لەسەر دێ ئێ باشە ینی چ زەمبی هێستا من کوڕی فکرێکم ئازادی خوازم هیچ ڕەبتی بە بنەماڵەکەمانەوە هەندە نییە بنەماڵەکەمان لۆ خۆی ڕێی خۆی هەیە ئەمە ڕێی خۆمان هەیە سبەی ئەمە شەهید بم هەر شەهیدی ماڵی خۆمان نیم شەهیدی هەموو بنەماڵەکەم بۆیە دەبێ ببورن شەهیدی هەموو دەنگەکی ئازادم هەموو فکرەیەکم شەهیدی ئەو قوربانیەمە ڕاستە ئەگەر بنەماڵەکەم شتێکی جوام کە دەمە سەروەری لە بۆوانیش وا لە بۆ من ئەوە دەبی بەڵام ئەگە بنەماڵەکانیشمان تەمەڕودمان لێ بکاتن دژمان بن قسەمان زد بکەن هیچ تەعبیر لەمە ناکە هیچ تەعبیر لەمە ناکاتن وەکو چۆن زۆر کەس هەبووە کوڕەکەی پێشمەرگە بووە برایەکەی ئەشکە بووە جاش بووە ئەوە زۆر زۆر واریدە بۆیە زۆر ئاسایی وەگرنەوەی شەهید ویداد لای ئێمە شەهید ویداد گرنگە شەهید ویداد خوێنی خۆی ئەتا لە ژیاندا بوو خوێنی خۆیدا لە پێناوی ئازادی و شەهید بوو و قوربانیەکە هەموومان دەبی بەرزڕای بگرین نابی بکەینە ناو ئەو گەمە سەخیفەی پارتی پارازن وڵاتیە شەهید ویداد بنەماڵەکەی وابوو ئەوە بێ زۆرش ئەمە چ بکەین یعنی شەهید کاوە گەرمیانی شەهید سەردەش شەهید سۆران شەهید ڕەوڤاکرەی هەموو شەهیدەکانی تر کاچ خۆم ئەوانە شەهید بوون لە پێناوی فکرێک بنەماڵەکەیان ئافرین بە ئەو بنەماڵی ڕێز لە قوربانیەکانیان دەگری یعنی ئەو بنەماڵەی شەهید ویداد دێنێ گەورەترین خیانەتیان لەگە خینی کوڕەکەیان کرد ئەو پەڕی بێ ئەخلاقیشیان نواند دەبێت ڕسوا بکرێن یعنی تەمەنا دەیگوت بەس مەسرور استقبالی داکەم بکە ئەمرتان نەمینێ بەجددیمە کوڕێکتان کوژرایە دەگوت بەس مەسرور بێتە مارە هیچ مشکلەکە نابی تەمەن ئەوە بەر چار برای بوون ها شەشیش کەمایە زدن داکە چی فەقیرە هینان ئەلف نەبای دەزانیتن قسەی پێ دەکەن بەهەرحاڵ بەڵام ئەمە هەموومان دەبی ئەسڵەن بە پێچانەوە زیاتر شەهید ویداد بەرز ڕابگرین و ئەو نمونانە زۆرە وەخت خۆیەکە بێتان بیوانش بابی شەید ڕێژوانیش کرد مەسرور بارزانی چۆگی تەلەفۆنی لەو کرد و هەموومان ڕەخنەما لێ گوت و باش مام حاجی عەلی ینی زوو ئاڵوگۆڕی کرد ماڵی شەید کاوە گەرمیانی چوونە ماڵای مەسعود بارزانی و کە ئامەدیان برد هەموومان ڕەخنەمان لێیان گرت یعنی خۆ بنەماڵی شەیدمانەوە نییە تەقدیس بکرێ هەر یەکێک و من چەند جاری تر وم گوتیە بەجددیمە من ئەوم بە شمولی بووە یعنی زۆربەی بنەماڵە شەهیدە دیارەکان خاڵە شەهاب ماری فاخر مێرگە سۆری بڕۆ دوێ عەلی عەسکەری ئیلا ئاخیری ڕێزیان لە شەهیدە سیمبولەکانی خۆیان نەگرتیە ئارام ماڵی شەهید سەفەر کوڕەکانی پارتین بەنمونە یعنی ئەوە حاڵەتەکە دەبێ هیچ پێوەرنیە لە بۆ ئەوی خۆشترە کوڕەکانیان ڕێز لە خەباتی بابیان بگرن ڕێز لە قوربانی ئەوە بن سازش نەکەن لە سەخینی کوڕەکانیان بەڵام کە دەیکەن نابی لە بەلای مای خەڵکی ئازادی خواست
ئەو کەیسە بە ملیم دابەزی بە پێچەوانەوە دەبی زیاتر شەهید ویداد و سەردەشت و کاوە و هەموو شەهیدانە لە باوەش بگرین ئەگەر چەند خۆشەوشی ماڵی شەهید مەسەلەن چەند خۆشەوشی ماڵی شەهید سەردەشتی دەبینن قەڵایەکن بەنمونە یعنی سازش ناکەن چەند خۆشەوە کوشیرن ئامەد لە پەرلەمان بوویتە دەنجی هەموو ئەوەکان بەنمونە ئەمدا شتێکی جوانە لەگەڵەوەی هەڵەی کرد چووەکن مەسعود بارزانی یعنی نقطەکە لێرەدایە بەڵام ئەگەر ئەوانەش سازش بکەن سڵحیش بکەن ئەوە مانایەوە نییە خۆمە دەیانماندی سڵحیان کرد بەس حرەکەکە هەرما هاوریان ئەوە یەک دوو بینە سەر بۆیە هەر جملەی کۆتایی کەندێ خەڵک هەن نەدەزان ئازادی خوازی ئەوەیە تۆ داکۆچی لە مەبدەکەی نابی نەچاوت لە پاداش بی نەبنە ماڵەکەی نا شتێک بکەی کە خەڵک سارد بکەوە بەداخەوە یعنی پاراستن هەندێک ئیش دەکە هەندێک خەڵکیشی خۆلەوە خەتەرترە خەتەرترە ئاژاوەتی لە ناو سۆسیال میدیا بە مشکلات قسەیەک فرێدە نازانی کارچی لێ دروست دەبێ یعنی چۆن دەکرێت برێ مشادی ڕێز لە شەهید سەردەشت ناگرم یان سۆران ناگرم بنەماڵەکەی وای کردیان ویداد ناگرم قسەی کەسێکچین ئەلفوبەی ئازادی خوازی نازانی ئێمە ئەوانە خوێنیاندا تا لە ژیان بوونە ئەرچی هەموو ئازادی خوازەکە لە پشت ئەو کەیسە ڕابوەستی بنەماڵەکانیان هەرچیان کرد خوێنی ئەوانە لە ئەستۆی ئێمەیە و ئەوانە کوڕی فکرەیەکن نەوە کوڕی بنەماڵەکن جیناتی ڕەنگبی کوڕی ئەو کەسەنە بەڵام وەکو مەبدە لەمە نزیک بوو نەک لەو برایە پارتیانەی بۆ زانێت دوێنێ ئەو شەهید ویداد چار برای هەیە سەی پارتی بوو سەی بەرپرسی باڵای پارتی ئەمنی و ئیدارینە و کەی مشکلەیە هاوڕێن بێنە سەر کەیسی فەرهاد پیربار ماوە دێ دەست بەزت جێک دەکات تا ئەناوڕێیان من بۆ خۆم لە هەولێر بووم کە فەرهاد پیربار لە فەڕەنسا هاتەوە 94 بوو شەڕی ناوە خۆ بوو لە گەرمێ و بەڕاستی کوڕەشی جوان بوو ئەندە شێت بە ئەمانەت بجێڕینەوە نووسینەوەی مێژوو دەبی بە ئەمانەتەوە بێ هاوڕێیان بەڕاستی فەرهاد لە فەڕەنسا هاتەوە جەربەزە بوو جەربەزە و دەنگەکی زۆر بە هاتوو هاوار و جم و جۆڵ بوو تەکانەشی باشی بە خەباتدا لە ناو موسەقەفینی هەولێر و ئەو دەمی هەولێر بوو بە دەردی حەمە حاجی مەحموودی وتەنی بەڕاستی سەر قافڵەی هەموو خەباتی ناڕزایەتی و جەماوەری بوو و فەرهاد یەکەم جار من کە دیتم لە هۆڵی میدیا جوازی فەڕەنسیەکەی خۆی دڕاند و لە کۆبوونەوەیەک لە دژی شەڕی ناوە خواستاوە و قسەی کردوان بەو تووڕەیەی خۆی بوو تووڕەیەکی زۆر جوانی هەبوو دوای ئەوە ئیدامەی پێدا من بۆ خۆم ماوەیەک ساڵێک 95-96 لە تەلەڤیزیۆنی ئازادی بووم یعنی زۆرترین بەرنامەم لەگە فەرهادی دەکرد لەبەر یەکێک لەو دەنگە بوێرانە بوو لە ناو موسەقەفی کورد زۆرترین قسەی دەکرد جەری بوو شتێکی نوێی پێ بوو لە چاو هەمومان لە فەڕەنساوە هاتبەوە و فەرهاد دەنگەکی قسە نەبوو کوڕی مەیدان بوو بە وجدان بڵێم ئەو دەمی لە مەیداندا بوو و ئیبداعی لە خەباتی جەماوەریش پێدەکرا و بە گارەگار و ئەو بوو یعنی دیتان لە شەڕی ناوە خۆ تا ئەنا من لۆم حەقم نییە لە زۆر بەس بەڕاست یەکە چەند ئامادە نەبوون خۆیان بستێنی بەڵام ئەو حرەکەی کردیان گەورەترین قازانج و خەباتی جەماوەری یعنی شتەکە سیناریۆ بوو تەحەدەک کەسیان خۆیان نەدەستان بەڵام بەڕاستی ئەو ڕۆژی هەولێریان هەموو جوڵان کەیسەکەیان جوڵان کاکە سەرۆکی سکرتێری UN سەدرەدین ئاغاخان نامەی لۆ ناردن شتێکی گەلە گەورەیان کرد کە جێگای ڕێزە و خەباتی جەماوەریش ئەوەیە کە بتوانێت و دۆسەیەک بجوڵێنی خەڵک بجوڵێنی بەڕاستی حرەکەکی باش و فکرەکەش ئەوێم بزانم وابزانمی فەرهاد پیربار بوو بە هەر حاڵە و قیادەی دەکردووە فەرهاد لەو ڕۆژەوە پێڕاگەی لە شەڕی ناوخۆ دوای ئەو هەتا لە دژی تورکیان دەشتی جوانی کرد یعنی هەتا لە تا شەید سۆرانیش خراپ نەبوو قەڵەمیان چوونە بەردەم UN قەڵەمیان فرێدە ژۆرێ لەسەر تیرۆر کۆمەڵێک لەو شتە جوانانە بوو فەرهاد دەبێ باز بکرێ بەڵام لە 2002 ژیرە هەمومان هاتی پشتگیریمان لێ کرد و مزایقەیان کرد و فەسلیان کرد فەسل یعنی ئەم بدێتە بیرم یەکەم حرەکە بوو لە ئەوروپای ئێمە بە گروپ لەگە چەندین برادر حملەیەکی گەورەمان لە ئەوروپا لۆ کرد نێچیر یەکسەر ڕای کێشا لۆ لای خۆی بردی ئەو نێچیرە کارەساتە هەر یەکێک نزیک بێتەوە وێرانی دەکاتن ئیتر لەو ڕۆژەوە بەرەو پارە بردننی برد ئەو دەنگە جوانەی کەس کرد هەر ئەم دەمەوە بڵێم هاوڕێیان
بەشێک لە ئامانجی کۆڕەکەم هەر فەرهاد نییە دەمێەوە بڵێم بڕوا بکەن دەمێت لەگە برادرە قسەم کرد قسەیەکی کرد زۆر جوان بوو وتم نەکرد فەرهاد هەولێر فەرهاد لە ڕووی پۆلەتی ئەوە چالاکوانی برم مسەقەفەکی جەماوەری سکول هەولێر مسەقەف زۆرە ماشەڵڵا ئەدیب شاعیر بەلێ شاومان هەیە بەڵام وەکو فەرهاد بێتە سەجادنی بەجددی بەدەگمەن هەیە لەگە زەکەریام هێناوە گوتی ئەزانی زەکەریا یعنی ئەو تەحلیلی من نییە بەڵام بەڕاستی منطقە من ئازان پارتی وێچێتی بەهرە کوژن مرۆڤ جوان کوژن ئیلا ئیلاخری بەڵام زەکەریا بە ماوەیەک کەم توانی نەک هونەرێکی نوێ فرێبدا قەفزەیەک باوێ پەلی ئاوێش دۆ هەموو شەڕ دەوڵەتەکانی چادەوروبەر فارس عەرەب یعنی تورک جیان لێ ڕایەگرت کاکە میتی تورکی ئەو برادرە قسەی گوتی میت گەیشتە سەر ئەوەی لێی نەگەڕا بووە لەمپەر کوشتیان زەکەریایان کوشتنەوە نییە زەو زەکەریای 2002 لە چێ زەکەریای ئێستا لە چێ براکەم زەکەریات یعنی هەموو گۆرانی عەرەبی و تورکی لە کوردستان ڕاماڵی خەڵک بە پێچوانەوە هونەرێکی جوانیدا کوردی پەرەوە میت لە ڕێی پارتی حەسەن ئەو دەنگانەیان کوشت ئەوانە یعنی هەر یەکە کە پێ ڕابگە میت بۆ ئەوی سەقافەتی فاشیزمی خۆی تورکی بێتە ناو کوردستان لە هەموو دەنگەشی جوان دەدەن سانا بەرزندیش بە شەکلە و قوربانیە بڕوا بکەن لە ڕێی بنەماڵی بارزانی هەر یەکێک پێ ڕادەگەن لی دەدەن لێ ناگەڕن هونەری کوردی لێ ناگەڕن شتی جوان لە ناو کورد جێبەجێ بگەشە بکە بۆ ئەوەی کورد ببتە خاوەن کەلتوری خۆی ناسنامەی خۆی سەقافەتی تورکی سەقافەتی عەرەبیەوە یەکێک لە کێشەکانمان ئێستا تەعریب و سەقافەتی تورکی داگیری کردی خۆ کورد بەس بە ناو بە هەیکەل لە هەولێر مایە بە قەحپە و بە تەعریب و بە سەقافەی تورکی هەولێریان تەفرتو ناکردیە لە ڕێی بنەماڵەی بارزانیەوە هەمومان منتهین لەسەر ئەو خاڵەی قەحپە گەوادی کوشتنی ئەو دەنگە جوانانە بۆ ئەوەی سەقافەتی تورکی بزانن هەموو میدیای کوردیان بە تایبەتی ئەوان ژێردەسەڵاتی پارتی میدیای تورکی چی لێ کردی زەکەریەکێک لە قوربانیەکانی میت پاراستنە سانا بەرزنجی بڕۆ دەیان هونەرمەندیت کە حتا و کوڕەش هەولێری بوو مەسەم دەزانم هەردی سەڵا کاکە هونەرشی جوانی پێ بوو بەڵام کوشتیان بە پارتی وێژەدی کوشتیان بزارێزدا بوویتە پۆلەتیک بەنمونەقەی ناکە پۆلەتیکی بەس هونەری نەما هونەری ڕەسەن هونەرێکی جوانی هونەریان لە کوردستانی کوشت شانۆیان کوشت نازەم چین کرد فەرهاد یەکێک لەو کەسانەیە ئاوڕێیان کەتە بەر ئەوەی نێچیر فاسدی کرد دوای ئەوە کێشەی کۆمەڵایەتی لۆ دروست بوو لەگە خێزانەکەی جیابەوە ئەوە زۆر تەسیری کردەوە بەشێک لەو ململانەیە لەگەر باڵی نێچیری لەسەر خێزانێکی بە ڕاستکاوی بڵێم من ناتمە ناو هەندە وردەکاری خێزانەکەی لەو ناوەند و کەسانە نزیک بۆ کە لە نێچیر نزیکن بۆیە جوونیان پێدە جوون بە کوڕی نێچیر دەدا ئەوەی ئەم بزانم خاڵشکە شەیە کە فەرهاد تووشی مادەی هۆشبەر بووە یعنی دەخواتن کە لێی دەبڕێ میتر تووشی ئەو کارە ساتانە دەبیت دەست بە هاتو هاوا دەکە ناشبین ماوە ئەو شتانەی لێ سەر هەڵدەداتن ماوە کە پێی دەوێتن دەست بە کێشات دەکاتن دەست بە هاتو هاوار و مشکیلە و دەستە سەجادە ینی فەرهادەوە نییە هەموو دەمێەوە بیتن ماوەیە و فەرهاد قوربانی ئەو دەسەڵاتەیە کە ئەو دەسەڵاتە ئەو دەنگە جوانە هەولێری یان ئەو دەنگە جوانە کوردەی گەیاندە ئەو ئاستا بەڕاستی فەرهاد قوربانیە لەو نقطەیە بەڵام کاچی خۆم منداڵیش نییە یعنی هەندێک شت هەیە پارێکی زۆریان پێداوە من نەزان ماڵی بارزانی و تاڵە ماڵی بارزانی پارێکی زۆریان ڕشتی هەر لە مەسعودی هەر لە مەسروری سەلۆتان باز دەکەم هەر لە نێچیر هەر کاچی من ئەوە کونە پارەیە کونە پارە هەرچی بستە ژۆرێ پارەی دەداتی و هەموو خەڵکی بە پارە فاسد کرد نەکرد خەڵک حزب حکوومەت وەزیر هەرچی گەیشتە سەری ئەوە بەس هیچی کەی نییە سەقافەتیان نییە بەس بەوانە ئەوە دەبی ئێستا فەرهاد گێڕی گۆڕیە و بە ئەو زانیارانەی ئەمن هەیتن بە پێی ئەو زانیاران فەرهاد لە ڕێی ماڵی بارزانی مەسعود و مەسرورەوە لە نێچیر دەدا ئێستاکە هەر بە بەرنامەشە بە شەشی و حتا ترسێ من بۆ خۆم ترسم هەیە ڕۆژێک لە فەرهاد بدەن بە ملباڵی نێچیریشتا بدەن بەڕاستی یانی لەبەر ئەوەی ئەوان حەز دەکەن وابی هەر لەو ماوانەژیتەن ئارین مەسرور بارزان استقبالی کرد هاوڕێن 2018
كليدرا 2017 بو زانيان بأمر روان بارزاني ليدرا بأمر زود جوني دا بأمر روان بارزاني ليدرا أو ليش دا ناوي صفوان مامن خالين بو طبعا صفوان مامن خالين بو لحركات بو بأمر بارزان قصابي بلا روان بارزاني زختي ذكر وتليت كليان دا كتجوري رأي جشتي دروس بو حاكمك برينا دا باو مرزا حاكمك قول دبي فرهاد سازش لو كده عن فرهاد سازشی به یک مرز لو کرد خانیشان لو کری لسیتی لای پشت بحر کی پاریان دای صلحی لگا کردن بخانی و بسیاره و تقول خدانی آنها بس بپاریان بلام دوای 2019 نتیر دری کرد بلوی او بی لده صلاح لا زامعه بودی سان دری کرد مسئول وری کرد و لبی آلان حمد سعید آلان حمد سعيد تاوريان آلان طبعا دعمي أستيرة كريم لك دوزار بنزا ورخ من أقام لي ديان داته يعني ورا وزير التربية دعمي أفشتانا ذكي كلام دارش بيم قدوتي ونيا يعني بزدي وزير التربية إشت أوي خلشي جوان بيراب جيني إشتشي جوان ولا دعمي أوشتانا ذكات ومسعود بارزانيش دوزار استقبالي فرهادي كديا زارك من رزانم زا بيرتانا او موضوع مرزعه بشش او فرهاده درستي كرت مسعود بارزاني اتو مرزعي واتو عيبا سروك حزبي واتو دسكوت ديتان خلوي ان ارتي كبخشي كرت علي من سجي مالي بارزاني اي هوار مثقفك كسك اگر كل ما هو حاولت السادانه كدري من سجي مالي بارزاني تم دقي تفو نعلت يعني كورا كسك خوي بي فيلسوفي علي من هذا اسمه ولا بارزاني خو فيديو هي وازن كرديش جلوبال استقبل بلاي كردتو كرديش جلوبال برون لو بايزي كلا ان ارتي كجيرا استو علي هذا اسمه ولا بخاطري مسعود بارزاني ام سجي بردر كي مالي بارزاني يعني هيت نايلتا ولا هيت قيم واخلاق نقلو خوي لبو شارك لبو ثقافه هاوريان فرهذا يكون قرباني بأورو بهر حالتك بدورش زوخراب تبينت لو وقت خلق رادا فريدشي او دا صلاة او لحوليري خلشي هان دا يقول مسؤول بارزاني مرجع قوايا وايا اقل سليماني ليان دا غلطة شانكر بس معنى وني اتوبتي سنگري او طبعا هاوريان زور كزن اش كتابي هي اباشا بشرف من هرسي مبدعيني فاشي نازي حتى لنا بارتيش كاكا بخوب الصدان كسي كتابي هي هنري هي ادبي هي شتيجواني هي بس كاش خمنا صفي داجي او استمع كزي شانوشي فراد دفاع لو سيستمي مالي بارزاني ناكن باش استا شايسته رسوا كردنو هيت شايسته رحمنيا رحمك تنيا اويد ميدياي كردي وازي لبينيتن او حزدك بوشتانا بارا پیدا دکا همو هرايك شلو باريا استا پاول پینا گوتي پارا دادم او كتاب خان تحداي دكم پارا كي دي اگنا دو روش كده فروش برو برسن تسملكم على شركة دسيو مش فروش ديا شي فرهاد ملناني وكو ايمانية لقود الصلاة حالتك تعبير دكا دو روش كده هيز جرانتينيا اكرا هيز لقد انجي آزاد رخنا قرش جدي او دا صلاة تانية بلاي كملو دا باز الصالي شي خيزاني ولا علينا لقر توش فيلم لإيران يسبوي فيلم اقدر ككون لا ما ولا قلوان بوتش او بلاي ابوا تا استجبر اما بو دو خيزاني نديابوا او همو شي هي ما دا بيني قرم دا بيديتوا يعني راستا قربانية بس كاش خم خو إلاتية دتواني بيتو أوروبا قطاربي لزجر أو دا صلاتي يعني جوانيك فريبدا فراد ناو دنگا چي قوربو بس خم أتو ناو دنگ تيماني أوانيا مور اللي درا هاتسد كرد إتر بو ناو دنگا وچي كون پیش مرگا كون پیش مرگا باش خب ماني أوانيا خو ملتي بتسو سينتوا أو خلقي بو كجيتن بهرحال دوزار مسعود دي تيتي هم أندرز على وزاني يك شالمان جدال ري فرمان نشاد أو فرمان نشاط موعدي لو قلت زاري كان بيقول يا تو مرزعي واي بادشاي بيتانا او قصاني زور ذكر زاري دون بيقول يا ولا دوري صلاح الدين ايوبي بينا لبو عرباني شو فيلمك بيشكش دكين وتوك صلاح الدين ايوبي مثلا مسعود كيف بوشتانا دي عور يعني بالرواب كان حس لو جملة انا ذكا زارك لقائي لقى ويش لزاري كان بالرواب كان دواء لقائي لقى برلماني كردستان يعني علاقه
45 دقيقة كشتايت فرهاد بيرباري فهم فرهاد زور زانه ها سيري ما كان استوايا كقصدك لني تير دا مدعي مسرور دكا مدعي مسعود دكا زور بلي زانه ها او نيه بلي تكتبي يا باري دروني نا موضوع دزاني تيجا مشكك لچني سكان ديني وتدليتن خو موضوعك باشا لو شر سارده لما بيني بالي نتير هو من بيتن ظلم الان حمص عيد دعمي وانا دكات وزير التربيه هاوار ديد اونا ومسرور استاك قرانديوا وكومة شاندكن بويا مسعود زارك يعني همو ليستي برلماني راقيا كردستان سام اوكدو زاري دومش خني مسعود زور كيفي بويد بيولا اتو بطلتشي قوري اتو واي اتو قائدش عظيمه اتو كريم بلا مصطفى فرهادي جوشتانا بخوتان دي بين تلفزيوني بتابت منوين عارتيم دي تو عتم مسلم يعني بددي از نزمه او هيج باسا كلناغري دو يك كتابي هبي او كتابه بهربي هنرشي هبي شعر داهنر بلشتك كقيم أخلاقي نبوك كتصفي داجي كتواو يخو باقا بهندبي هم كونا جاشا كانش مروفي توان بون شور جار بون تيقو شر بون لسردمانك بيوش ماقا سرطاي كان بس دوائي خيانت ياكر لو ملتي تواو اتو دبيد اوي كي ناكري باساي لو بينوا والله كتابي هي هاي صدان نسري نازي فاشي وبأسيا كان كرو بأسيانا زين تداي نرقبون اما لازان كوي منصلبون سطانو هتي مع مستاكان بأسي قورج بون همو عباقيرة بون لبواركاني خويا بس بأسي بون فاشي بون يعني تون او بيورنيا دوبلي ولا او كتابي هي او لقبي ماد اوي هي بروفيسوري كي مشكله بروفيسورتي اصلا هر بروفيسور لنا لا هيك قشمري خانه بيصل كردستان بيت قشمري خانه بشرف اوند الزوره وقت خوي همي دوازه نصرف دوازه شاعر بو مثلا 56 مع مستحب اما مع مستحب تاريخي كردستان هم 15 كسب برئاسه چند کسیه قسم يعني اول نما برحال قلت فيلمي ناس وكو دوري صلاح الدين تدبيني وابا برواو كان مسعود بارزاني ديسان سيارة دا او زور گرنگم دمي لو بارتي كان بزان تاتسن اما اقام عليتنا سيارة دا دامري او كامريكي تويتا كامريكي استرلكنيش باشا او اميد خوشناو لو يبردبون اميد لشريكي سردار لو بردو وايانا اميد لو يبردو لشريكي سردار داب يعني خاني چند شوخكاني اسكان دابوه یک دفتر دلارش اسماعیل حاتک دابی بس دوای اول دوباره دیتیان فرهاد يعني على اساس فيلم تشبكوا بيتيان فرهاد همان بس ميزاران مسعودي شمالي كتبو يعني براسي دو سيزار اوليان دابو دوري بيخنو ولا وشتا وامكانيتش زوريان دابوه بس استا فرهاد شر جمعي اوي بيدكن شر بالغاني بيدكن مالي مسروري لدجينة تيجان بردايا اويش او هرايلو هم دكا اغان بيتن اغانا نفكر انا مبدا وكسا بيت تلفزيوني سيزار هربستو وبلا ام ساي مالي بارزاني ما كل عود سن مثقفك لازم ما خلش ساده وذاك قزمان دبتوا و باسوان او شتم نبيتو يعني فراتي بار مسعود بارزاني 2021 او چی داده پاسوانش داده به نوعی کوادار کریم سنزاری روی تخیل دکه به شرف او پاسوانش لگری نحوا بوا کس لگه فرات نحویتو نوعی کوادار بو اگه در جیر رقم تلفونه کشی باسه کن باشه فرات يعني من بيموايا راست او كره لسر قربانيه بس قربانيه خوه هزار رقاه هي بقربان دوش شون دكريه كيك بخوي بري مثقف لنا وبازار بتي دزله بقوني شن بابا تفكا تربيه بستينيتن بزدي كتاب بستينيتن وبخوي باش والله من بس قران والله فرهاد نبارتيا نبارزانيه بو زانيانيتن نبارزاني خوش دي نبارتيا نا اسلاميه فرهاد هيزنيا بس خريشي خوي بارك پیدا کردن رابطنی خودی وقت بخوی لسه خالات گویی خواه قطارم که لدست جن مباس بير بزوجتانا دكاتو علمي تكا علم الثقافة أو ما قال الصدمة كيبو أو الروي
وەکو هەموو تەحسین شاوێ سەردەمێ کوڕی باش بووە جا ئەوە بۆست کە ئێستا دەورێکی خراپ دەبینی زڵدی ئەو بەرەیە کە هەمومان دەمانەوێت مەسەڵەن ماڵی بارزانی کە جومگەیەک لە جومگە هەرە باڵاگانی ئەو دەسەڵاتەیان لە دەستا هەرە باڵای دەسەڵاتی فەرهادە کاکە تەنزیری لۆ مەسعودی دەکات تو مەرجەعی گەورەیەوە تو پادشایوە تو ئەوەی کام کادیری پارتی وا قسەی کردیە بۆ ئەندێکەسێ وای قوربانی چییە بە عەمەلی ئەمە دەکوژیتن بە عەمەلی سەنگەری زڵدی مەیە ئەم دەزانم درۆ دەکە فەرهاد مەسعودیش دەزانی درۆی لەگە دەکات بڕوا بکەن ئیسلامیەکانیش دەزانن درۆی دەکە فەرهاد کەسێکی ئیماندار نییە ئیماندار نییە یعنی هیچ نییە ئەوڕۆ هیچ نییە کە تەناو جێژاوەکو یەکێک لەو قوربانیانەی کوردە کە دەیتوانی کارەکتەرێکی جوانی لێ دەربچی کوشتیان وەک هەزاران کەسی تر و هەزارانی تریش دەکوژن بەڵام ئەومانەوە نییە فەرهاد دەتوانێت ساش سواری سەفەر بیبێتەوە فەڕەنسای دابنیشی لێرە ژە ئەو عومرەی مایە بە کەڕامەتەوە بژی ڕێز لە خۆی و لە بنەماڵە و لە ئەوەش بکری لەوەی ئەوەندا خۆی ئاست نزم پیشان دەداتن سەی ماڵی بارزانیمە بەس مابوو بە حەپی 3000 هەستاوە باسی مەسعود دەکەم ڕۆژێک لێمان دەکاتە پادشا و ڕۆژێک لێمان دەکاتە منەزر کە من دەڵێم سەر و قادر وای نەکردیە ئەوەی فەرهاد دەیکە بە هەر مسەقەفی بە هەر ماجستێربی بە هەر نازام چی هەبی کاچ خۆم بار کتابی هەبی دەیان عەبقەری پارتی هێنە لە بواری خۆیان دەیان مبدع هەن لە باسیەکان ئەو گۆرانیانە و شعرانێ بە سەدام دەگوترە لە ئاستی ئەوەی لەو پەڕی بەرزی بوو بەڵام کە قیەم و ئەخلاق لەگەدا نەبوو کە سەفی زەدیەوە بوو دەبی نەفرەت بکرێتن هەرویستم هاوڕیان لەسەر ئەو دوو خاڵاوە بکەم ئێمە ڕەحم نییە لە هەندەشت پرەنسیبە پرەنسیب هاوڕیان دەیان کوڕە پێشمەرگەی جوان دیار تێکۆشەر بە هەر خاڵەتێک شۆڕش غەڵەتی لەگەکردن پارتی وێچێتی کورە حتا پەکەکە کە غەڵەتیان لەگەر هەندێک قیادەیان کە هەبووە نائیداری بوو نازانم چ بەس کە هاتەوە خیانەتی کرد تەواو خیانەتە ئەو پاساوی نیە ئەو بەزن ناو کورتەیە ئەوە ڕۆژە دەرێم سەید ئەحمەد بەرزنجی کاکە خائینە بە ئاشکرا بە ڕۆژی ڕووناک دەچی ختاب لەسەر ئەردۆغان دەدا و ئەردۆغانی سێ بەشی کوردستان دەسوستێنیتن دژمنی هەرە گەورەی کوردە ئەوە لە شاد لە دژی بەعز بووە و مرۆڤەکی پاکە و پارتیژێتی لەسەر نەسەی دەریان کردیا ئیتر تەبیعیە لە کاچ خۆمەوە کە وەختی خۆی پێشمەرگە دەهاتەوە مەلا حەدی چی بوو ختابێک لە سەدامدا دەدایان کوشت ئەوانە بە ڕۆژی ڕووناک خەڵک فێرە جاشایەتی دەکەن خەڵک فێرە جاشادی دەکەن سەید ئەحمەد بەرزنجی و عەلی قەرەداغیوان وڵاتیە خزمەتی منداڵی و هەر ئەوە دەکەن ئەدی ئەو خیانەتە نیشتیمانیە هەندەشت خەریکەوەی لێ هاتی هیچ پرەسیبەک نەمایە بڵێ کاکە مشکلەک نییە مادام ئەوی شەی باشە ئێجگە بە هەندێکی جاشەکانیش باش بوون و ئەمنەکانیش باش بوون و وەڵڵی بە شەرەف ئەمە لە زانکۆ و مووسڵ بوون ئەمنەکان زۆر خاوەن بە پرەسیب بوون لە چاو ئەو کۆیلانەی پارتی وێچێتی سڕ دەیانزانی ئەمە ئەنتی باسینە هەتا بەڵگەیان نەبانیان دەگرتین ڕێزیشان لێ دەگرتین هەندە شتە بوو کاچ خۆم ئەگە بە هەندێ بیتن ئەگەر بە هەندێبی بەعز دەوڵەتێکی موئەسساتی بوو بەعز خزمەتی خەڵکی کرد بەس بەعزش فاشیش بوو کە فاشی بوو تەواو هیچ کە ناخواتن ئەم زۆرم پێسەیرە خەڵکی ئەوەی پۆزەتیڤە کاچ خۆم هەندێشت ئەساسیاتە لە ژیان کە تو خائین بووی کە تو دزەکی گەورە بووی کە تو کورە هەتا بێسیفەت بووی کە تو کێشەی گەلەکت دۆڕان کە تو لە سەفی جەلاد و دیکتاتۆرەکان ڕاوەستای بە هەر پێوەرێک ئیتر تەواو علم و سەقافەتە لە چێ ڕادەوەستی علم و سەقافەت لەو هەندێک تو کۆمەلگا و شارکەوە نەک بکەویە و پاڵ پشتی ئەوەیش هاوڕیان هەر ئەو چەند ئەوە بوو ئەو زانیاریانە لە بۆ من بەداخەوە من بۆ خۆم نیگەرانم کە دەبینم ئەو فەرهادە لە هەولێر بوو ئەم خۆشم دەویست بەڕاستی ینی دوور لە مزامەلە دەنگێک بوو لە هەولێر شانازیم پێی دەکرد گەنج بوون لە چاو ئێمە گەورەتر بوو دەمری ینی ئەمە سەوری تر بووینەوەن لە سەجادەبی مزاهرە هەمس فەرهادیش ئەوە بوو فەرهاد دەنگێکی جوان بوو بەس ئەو دەسەڵاتە کوشتی بەسکە کوشتی خەتا لە خۆشتی کاچخم خۆ منام نییە 15 ساڵە دێمەوە ئەوڕۆپای خۆ قابلە ئەوە نی دووش کە ئەگەر سازشیش دەکەی لە ئەو دەسەڵاتەی بێزەلەت مەبە ئەمە ڕقمان لە کۆیلەیەک دەبتەوە کە دەڵێم سەجی ماڵی بارزانی مەیان سەجی ماڵی تاالبانی مەزە نۆرەی فەرهادەکە 3000 هەرستۆ دەرێ لە NRTM سەجی ماڵی بارزانی مەخۆ ڤیددیۆکە گوتم لە کوردیش گلوباڵ هەیە ئەمیش ژۆتان دادەنێم
ئینسان دەبێت ڕێز لە خۆی و لە بنەماڵە و لە علم و سەقافەتەکەی بگرێتن. یعنی ئەمن ئەو قسەیە بە ماندێلا ناڵێم سەجی تومە، بە گیڤارە ناڵێن، بە هەموو بەشەریەت ناڵێن، کورە بەو سویدە ناڵێن کە هەموو خزمەتەکیمەی کردێ لە جیاتی حکوومەتی هەرێم قەت پێی ناڵێن. بە باب و دایکی خۆمان ناڵێن سەجی جوونە، ڕێزیان دەگرین. کاتێکی خۆش.